خاتووکی ژانی برایم خەیاتمان لایە زۆر لە کاتەکە ناکوژم ڕاستەخۆ بە خێراتنی یەکەم بەخێر بی خاتووکی ژان گەورە بوون بەهاتنت زۆر سپاس هیوامانە بتوانین پرۆگرامێکی جوان و چەندگۆرانێکی خۆشمان گوێ لێ زۆر بەخێر بێ بە خێراتنی هاوکارانی هەمیشەیم ئالان و پێشەواکەم زۆر بەخێر بێن دەستخۆشیش بۆ میوان ئازیزەکانم خاتووکی ژان خۆشبەختانە ئاکرێ بڵێم بە سودفە بێیان بە هەر شێوەیەک بێت لە هەڵکەوتەی خێزانێکی هونەریدا پەروەردە بوویت هەر بە خۆت و براکانت و خوشکەکانت و باوکی ئەزیز و خوا لێ خۆش بووت ئیبراهیم خەیات و هاوکاتی هاوسەرەکەت کە پاڵپشتێکی باشی تۆیە ئەمانە چیان لە توانای تۆ زیاد کردووە بێگومان هەموو هاوکارن چونکە کە تۆ لەناو خێزانێکی هونەریە بوویت هەمویانە بن بە پاڵپشتت ئیتر ڕێگر نین لە بەرامبەر تا کە بتەوێ هەرچ ڕێچکە و ڕێگە بگریتە بەر هاوکارتە بن مادەم خوان هونەرمەندن هەڵبەتە هاندەریش بن وەکو هاوسەرەکەت بەڵێ چی بە تۆ بەخشی بەڕاستی ئەویش زۆر هاوکانی منی کردووە زۆر هیچ گرفتێکی نییە لەسەر هونەرکردنم و دایمان پاڵپشتی مەکا بۆ هونەر و هاوکاریشە لە دروستکردنی کلیپەکانە لەبەرەوە پاڵپشتێکی باشە بۆ من لە پەیمانگای هونەرە جوانەکانە ئەکرێ بڵێم زیاتر قاڵبوویتەوە لەسەر توانە هونەرێکی خۆت و بە ئاکادیم بوو بە ئاکادیمابوونی هونەرەکەت ئەمەش چی خستە سەر توانایی تۆ وەکو کارەکەت و وەکو هونەرەکەی خۆشت بەجیا جیا لە گۆرانی وتن بێگومان مرۆڤ بۆی کە هونەر کا پێویستی بە بەهرەیەکە کە لە خوا بۆی پێی بەخشرا بێ سپاس بەخوا من ئەو بەهرەیەم هەیە و بۆ ئەوەی کە بەرەو پێش بچێ بەهرەکە زۆر پێویستە بخوێنیت بۆی کە هەندێک زانیاری هەیە کە چەندین هونەرمەندانی جیهانی پێشتر بۆ ئەزمونانەیە تێپەڕیون بوون بە مەدرسەیەک بۆی کە تۆ پێ بگێنن هەموو کاتێک خوێندن کاریگەری گەورەی هەیە لەسەر مرۆڤ و من لە قۆناغی پەیمانگا و لە قۆناغی زانکۆشدا زانیاری زۆر باش وەرگرتووە لە مامۆساکانمەوە لێرە زۆر ڕێز و سڵاوم هەیە بۆیان و زۆر سپاسیانەکەم هێوێستە کەوتنت بۆ خوازم سپاس لە کوردیەکانیشت زۆر لێ هاتووە زۆر بەخۆشی تۆ دلی کوردیم لە بەرایە ئەڵەی گوڵی ماش سپاس دەکەم بینێش میوانێکی تری ئەزیزمان لەلایە ئەوش جلی کوردیە کات و منیش هەر خاتونێک بێت ئێرە جلی کوردی بکە منش حەزەکەم جلی کوردی لەگەڵ لەبەر بکەم خۆشبەختانەش زۆرت لێهاتووە بەرهەمی یەکەممان گوێ لێبێ ئەمانەی ڕوونکردنەوەمان لەسەری بۆ بێبزانین بەرهەمی یەکەم ناوی درۆیە ئەم بەرهەمە ئاواز و هونراوەکەی لەلایەن سۆرانی برامەوە ئامادەکراوە کە یەکێکە لەو کارانەی کە جەماوەڕێکی زۆری هەیە هەروەها موزیکەکەی لەلایەن هێمن حسێنەوە دەستخۆشی لە یەکەم کە لە شاری هەولێری خۆشەویست لە ئستۆدیۆ میلۆدی تۆمارمان کرد باشە گوێمان لی ئەبێت و دوایی شەگەڕینەوە لای قسەکانمان و فەرمو ئالانگیان فەرمو پێشەوە مایکەکەت زۆرم لە خۆمە کرد بەیمان هەر بمێنێ ئەموت ڕۆژە هەردێ دڵی ئەگۆڕێ بۆ ئەوەی عەشقی ئێمە خۆی بمێنێ هەڵە بووم بڕوام وابوو واز لە درۆ دێنێ بۆ ئەوەی عەشقی ئێمە خۆی بمێنێ هەڵە بووم بڕوام وابوو واز لە درۆ دێنێ
مشکێنی دڵنیام بەرگە ناگرم کەی وازەهێنی تۆ درۆ لە خوێنتایە دەبا هەروا بێ عەشقی ئێمەش بدرۆیە کۆتایی بابێ تۆ درۆ لە خوێنتایە دەبا هەروا بێ عەشقی ئێمەش درۆیە کۆتایی بابێ بڕۆ وازم لێ بێنا من بڕوام نەماوە بە تۆ بڕۆ وازم لێ بێنا من بێزار بووم لە درۆ بڕۆ وازم لێ بێنا من بڕوام نەماوە بە تۆ بڕۆ وازم لێ بێنا من بێزار بووم لە درۆ سپاس ئەو هەموو احساسە ئەو هەموو جوانیە ئەوە چییە؟ زۆر سپاس دەکەم دەست چاوت خۆش بێ. زۆر زۆر سپاس بژیت دەنگە دەمان وەستێنێ دەنگێکی پڕ لە ئەحساس هەر احتیاتی گۆرانیەکە ناڵێیت و من بێزار بووم لە درۆ بە دڵ ئەیڵێ بە ڕۆح ئەیڵێ ینی هەستەکەم چاوت لەو جێگەیە کە یەکەم لە حەزەوە گۆرانیت بۆ توە بۆ کێ دووتەوە گۆرانیە کەسێک نییە و گۆرانیم بۆت بێ بەڵام شعرەکەی زۆر جوانە دڵنیام درۆزن زۆرن بێگومان لەبەرەوە یعنی کاتێک گەڵم ئەو حساسا خەمە دڵی خۆمەوە کە درۆیەکم بەرامبەر کرابێ ئەوە یعنی کاریگەریە بێ لەسەر چۆنێتی ئەدای گۆرانیەکە ڕاستە دەست و چاوت خۆش زۆر بێ سپاس تێکستەکەش هەر هی سۆران سۆران بوو بوو میلۆدیەکەش لاوانەیەکی دروی لەگە سۆران کردی باشە دەستەکانت خۆش بێ زۆر سپاس ئەکادیمیبوونی هونەرمەند تا چەند پلە و پایەکانی زیاکات و پایی زیاتری بۆ دروستەکە بێگومان جا چ تایبەت بێ بەدەنگی یا تایبەت بێ بۆ هونەری کە خۆی ئیشی تیاکە بەڵێ کاریگەری زۆر زۆری هەیە چونکە ئاکادیمی بوون قۆناغێکە چەندین ماندووبوونی هەیە تا پێی تێئەپەڕی و سپاس بۆخوا ئەکادیمیای سلەیمانی کە من یەکەم دەرچووی ئەو قۆناغم بە خۆشحاڵی 2015 یەکەم دەرچووی قۆناغی بەشی موزیک کرایەوە ئێمە یەکەم دەرچوین لەگەڵ کاگالان و کاک پێشەوە بە خۆشحاڵیەوە چەندین وانەمان وەرگرتووە کە پێشتر بە هیچ شێوەیەک لە سلەیمانی ئەوانانە نەخوێنراون هەمووی کاریگەری هەیە لەسەر هەزری ئێمە بۆ مۆسیقا بۆ پێشکەوتنی تا ڕۆشنبیری و لە بوارەکە تا زیاتر بێ کاریگەری هەیە لەسەر ئاستی تۆ بۆیە یان زۆر گرنگە بەڕای من باشە زۆر چاکە پێت خۆشە بچینە لای یادەوەرێکی خۆت لەگەڵ ێنارتی دووە قەچەکە باشە با پێکەوە سەیری کەینەوە گەڕێنەوە لەوێ من بڕیارێم کرد چی قەومێ نانا یەکێکان بۆ دەرەوە بن بەداخەوە کیژانقا هەرچەندە دڵت زۆر پڕە کۆمەتێک بدە زۆر دەستخۆشیان لێکم بەڕاستی کاک دیاری ئەم شەو هەستی هەمومانی هەژان وابزانم ئەو ڕووداوی بەسەریەنەوە زۆر کاریگەری لە ناخی کردووە ئەویش وای کردووە کاریگەری هەبێ لەسەر هەموو
بمێنێ ئەموو ڕۆژێ هەردێم دڵی ئەگۆڕێ بۆ ئەوەی عاشقیێوە وە خۆی بمێنێ هەڵە بوو بڕوام مابوو واز لە درۆ دێنێ بۆ ئەوەی عاشقیێوە وە خۆی بمێنێ هەڵە بووم بڕوام مابوو واز لە درۆ دێنێ بڕۆ وازم لێ بێگا من بڕوام نەماوە بە تۆ بڕۆ وازم لێ بێگا من بێزار بووم لە درۆ هەبوونی بەرنمەیەکی وا چه یادەوەرێکی لە ژیانی تۆیا دروست کرد؟ شتێکی زۆر گرنگ کە ئەویش دادوەریە کە ئەرکێکی زۆر 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 قورسە بۆی بەرنمەیەوە زانیم کە دادوەر چ ئەرکێکی گەورەی لەسەر شانە بۆ بڕیاردانی ژیانی کەسەکان اینجا ئێمە لەو پرۆگرامەوە ئەوە فێر بووم کە دادوەری ئەرکێکی زۆر قورسە و یادگاری زۆر زۆر خۆشی هەبوو ساڵێکی پڕ لە هونەر و گۆرانی و موزیک بوو بۆ من بە بەردەوام لەگەڵ ئەو هونەرمەندە تازە پێگەشتوانەیە زۆر خۆشحاڵ بووم کە ناسیمن و لە نزیکە و هاوکاری یەکتریمانە کرد. چ موقیفێکی سیر و محرجت توش بوو لەو پرۆگرامەیە؟ شتێکی ئەو تۆ نەبوو بەڵام هێکێک لە بەشداربووەکان کە نەخێری وەرگرت دایکی سیحەتی تێک چوو خرا لە خستەخانە و دڵ و ئەوشتانی زۆر خەمم پێ خوارد ئەوە زۆر ناخۆش بوو بەلای منەوە بەشداری ناوبوو یەکێک لە بەشداربووەکان دەنگی زۆر زۆر خۆش بوو ئەبواە بمایەتەوە بەڵام ئیتر SMS و هۆکاری ئەوەی کە دوان لە تەنیژیەکەون ئەویش مستەوای باشە ئەویش مستەوای باشە نازانی کامە هەڵبژێری ئەوە زۆر ینی وەڵامەکە کە بۆ دایکی زۆر کاریگەری هەبوو زۆر ئازاری منیە بەڕاستی پێم ناخۆش بوو. هەبوونی پرۆگرامێکی لەو شێوەیە تا چەند بە گرنگە زانی بۆ کەسانی کێنە ناو بوارەکە و نازانن لە کێوە دەست پێ بکەن. زۆر هاوکارێکی باشە بۆیان دوو حاڵەتە حاڵەتێکیان زۆر باشە ئەوەی کێتە ناو ئیتر بەرە و پێشەوە چێ و شانسێکە بۆ ئەو کەسی کە بەشدارە بێ لە عینەن کاتیشە زەرێکی هەیە بۆ ئەو بەشدار بۆ ئەوی ژەوەیە کە SMS بڕیارێک نییە کە نێبێ لەسەر کەسێک بەڵێ SMS لەوانەیە کەسێک بێ هیچ فڕی بە مۆسیقا و هونەرەوە نەبێ SMS نێرێ و شانسی کەسێک بەرزەکاتەوە ئەوە یعنی ئەو زەرەی هەیە بەڵام بۆ دەرکەوتنی کەسەکان شتێکی باشە و فێربوونیان لەلایەن مامۆساکانە و درگایەکە بۆ هاتنە ناو هونەرەوە. حەز دەکرد لەوانێ بڕیارێکی قورس بێ بۆ تۆ بەڵام حەزت ئەکرد کام لە بەشداربووەکان تا کۆتایی پرۆگرامەکە لەگەڵت بووە؟ لەگەڵ منە؟ تۆ هەم پرۆگرامەکە کچێک هەبوو لە کوردستانی تورکیا هاتبوو ناوەکەیم باش بیر نایە بەڕاستی
ئەو کچە حەزمە کرد منی هەڵنەبژارد کاک کاروانی هەڵبژارد حەزمە کرد لەگەڵ منە بووە و تا ئەخیریش بمایەتەوە زۆر دەنگی باش بوو بەڵام لە بەشداربووەکانی خۆم ڕەنجبەر باشترین بوو بۆی کە یەکەم بێ لەگەڵ ناویم بیرچەوە یاوە دوو کەسێک کە لە ئەخیرا مابوونەوە کاگاری و ڕەنجبەر کاک ڕەنجبەر هەردووکیان زۆر ینی من بە گونجاو مەزانین بۆ یەکەم بوونیش ینی حەزمەکە ڕەنجبەر بێ بەداخۆ ڕەنجبەر نەبوو SMS قەراری یاخی SMS بڕی لەوتنی مەقامە توانایەکی باشت هەیە چۆنەکرێ بڵێن خانم هەیە خانمیتر هەیە کە مەقامیان وتووە بەڵام ئەکرێ بڵین لە نمونەیەکانی کە بۆ چاوت پڕ بوو لە ئەو چاوم پڕ نەبوو بریسکەی نارەکان ئەکرێ بڵێم لە خانمە هەرە نمونەیەکانی کە توانایەکی باشت هەیە لە وتنی مەقامە ئەمە گونجاندنیەتی لەگەڵ دەنگی خۆتە هەرمۆنێتی دەنگی خۆتە یان پەرەپێدانێتی لەلایەن خۆتەوە هەردووکێتی من حەزم لێ ینی ئەبێ ئارەزوی شتێ بکەیتڵی ئارەزووی مەقامەکەم و ئەتوانی ئەو ئەدایی کە لە دڵتایە لە ڕێ مەقامەوە بێت چونکە ڕیتمیتیان نیە ئاسانترە بۆی کە ئەحساسەکانە دەربڕی بۆیە زۆر ئارەزووی مەقامەکەم ئەبێ ئەوە هۆکار ئەگەر ئێمەش ئارەزوی بکەین گوێمان لێبێ لە دەنگی تۆ لە یەکێک لە کارەکانی ئەمڕۆکە پێشکەشێکین مەقامێکە ئیشەڵا جۆت بیستیە بن باشە دەبا گوێمان لەو بەرهەم بێ گەر ئامادەیە ئەوی کە مەقامەکەی تایە مەقامەکە باش
مرحمتك زور قاصد بڵێ دەردی دڵم مرحمتك زور قاصد بڵێ دەردی دڵم نازی پاپوچ دەکێشم من بە تۆز و گەردەوە هەر وەکو قەوس و قەزەح هەر وەکو قەوس و قەزەح با دەست لە گەردن دانیشی تۆ بە بەرگی سەوز و من بە ڕەنگی زەردەوە یەک نەفەس چاکی نەهێناوە کەعبەتەینی بەختەکەم یەک نەفەس چاکی نەهێناوە کەعبەتەینی بەختەکەم شەش دەرم گیراوە داماوم بەدەستی نەردەوە دەست و چاوتان خۆشماندوو نەبن دەنگت خۆش خات و کیژان ئەگەڕێمە وڵات وچانێکی زۆر کورت و خێرا ئەگەڕێمەوە دووبارە سڵاوتان لێبێ خات و کیژان ئەزمونێکی جوانتان هەیە لەگەڵ هونەرمەندی موزیسیان غەمگین فەرەج لە بەرهەمی مەرگەسات کە بەرهەمی وەزارەتی ڕۆشنبیری بوو ئەکرێ ڕوونکردنەوەی بێ لەسەر ئەو ئیشە ئەو کاری کاک هونەرمەند غەمگین فەرەج یەکێکە لە شاکارەکانی خۆی بەڕای من کارێکی زۆر جوانی موزیکی بۆ ئامادە کردبوو و لەوەش مهمتر هۆنراوەکەی شاکارێکی شاعری مەزنی گەلی کورد شێرکۆ بێکەسە و جێی شانازی من بوو کە بەشدار بووم لەو کارەیە و لەوانەش گرنگتر لەگەڵ دوو هونەرمەندی گەورەی گەلەکەمان هونەرمەند کاک عەدنان کەریم و کاک دیاری قەرافی بۆ من مای شانازیە کە لەو کارە بەشداریم کردووە کارێکی زۆر جوان بوو زۆر خۆشحاڵ بووم هەرچەنە تۆزێک کێشەی تەبەقەی دەنگی خۆم هەبوو چونکە چینەکەم بەلاوە ئەبێ بۆ پیا و ژن بگونجێ تۆزێ لەوان و تۆزێ لە من ئاوا ینی بۆی کە بتوانین بێکەوە بیڵین هەستمە کرد تەبەقەی دەنگی خۆم نییە بەڵام زۆر خۆشحاڵ بووم کە بەشدار بووم لەو کارەیە سەرکەوتن و سەرکەوتنی زۆر باشتریش هەبوونی ئەلبوم بۆ تۆ تا چەند گرنگە و ئەلبومێکیشت هەیە ڕوونکردنەوەمان بۆ بێ لەسەرەوە زۆر گرنگە ئەلبوم بەڕێی من چونکە کۆکراوەی کارەکانی تۆیە کاتێکە ئەلبومێگەکەی بەڵام دەرفەت نییە بۆ ئەوی کە بە ئاسانی هونەرمەند لە وڵاتە ڕێوشێن بگرێتە بەر و ئەلبومی نوێ دروستکە بەڕێی من ئەگەر بکرایە حکومەت هاوکاری هونەرمەندانی بکردایە ئەگەر بە کلیپ ینی بە کۆپی نەکرێت ئەلبومەکان ئاسانتر هونەرمەندان توان ئەلبوم بکەن ئەرکێکی قورسە من ناتوانم بە ئاسانی ئەلبوم بکەم بۆچی لە ڕێ ڕیکلامەوە سست بڵاو بۆ لە ناو خەڵکە بەڕێی من ڕێکلامێکی زۆری بۆ کرابوو پۆستەر لە زۆربەی شوێنەکان بڵاو ببووە باش و نا بەڕێی من لە ڕووی کلیپکردنەوە
کلیپ هیچ کلیپێکی نییە هیچ لە کارەکانم بەڕاستی پێدوانیە کلیپ و کارێکی یارمەتی دەری زیاتر بێ بۆ زۆر گرنگە بەڕای من کلیپ زۆر گرنگە چکە گۆرانەکان خاتە بەرچاو بەڵام ئەڤا میدیا هاوکاریان نەکردم لە دروستکردنی کلیپەکانە قەرارە کلیپی تازەتە بێ کلیپێکی نوێم هەیە کارێکە بە ناوی گومان ئەو کارە ئەستۆدیۆکەی کاک پێشەوە تۆمارمان کرد لەگەڵ هونەرمەند تاراجاف لەگەڵ ئاودێرخان کارێکی ترویە کە ئەو بەچەلە و هارپ بەشداریان کرد ئەو کارە ئیشەڵا لە داهاتووە کلیپەکەش کراوە لەلایەن زیرەک هاوسەرم لەگەڵ کاک کێشەنیە با لە بیری نەکەم سەنگەر عەبدوڵڵا ئەویش کاری تۆمارکردنی ڤیدیۆکەی کرد هەروەها مۆنتاژی شێکە ئیشەڵا هیوادارم بتوانین لە ساڵی داهاتووە بڵاوی کەینەوە هیوادارین زۆر باشە بەرهەمێکی ترمان گوێ لێبێ کە پلەی باگەڕوە چیرۆکی ئەم ئیشە چییە؟ چیرۆکی ئەم کارە کارێکی نوێیە ئەم کارە بۆ یەکەم جارمە لە ڕێگەی NRT تۆ بڵاوەکەینەوە بە خۆشحاڵیەوە لە قۆناغی چواری زانکۆیە وانەیەکمان هەبوو ناوی دیجیتال ئارت بوو لە دیجیتال ئارتا فێری چەند وانەیەکە بووینەوە یەکێکیان دروستکردنی موزیک و ستۆدیۆ و چۆنەتی تۆمارکردنی دەنگ لەو قۆناغەیە بووین کە شت تۆمارکەین من و پێشەوە دانیشتە بووین لە کاتی ڕێستەکانە ئەسفێ کرد و ئیتر بەرەبەرەوەنی ئیلهامێ دروست بوو بۆی کە ئاوازێکی نوێمان دروست کرد پێکەوە لە پاشان چوم هۆنراوەیە بێنم بۆ ئاوازە بگونجێ کتێبێکی کاک ئیسماعیل محەممەدم لەبەردەسا بوو کاتە سەری شارەکانمە کرد ئەم خوێنەوە بۆی هەڵی بژێرم چوون بیهێنم بەسا قادرمەکانی زانکۆی هاتمە خوارێ و سیرمە کرد ینی تەرکیزم لای شعرەکە بوو لە قادرمەکان کەوتمە خوار و ئەژنۆم شکا لە دوایەوە هەر بۆ ئەژنۆ شکاوە تۆماریشمان کرد بە خۆشحاڵیەوە کارێکی جوان دەرچووە کاگالانیش سۆڵۆی کەمانی لێیاوە لەو کارەیە و هیوادارم بەدڵی جەماوەڕ کەواتە مادووبوونێکی زۆری جەستی شادۆتە بەرهەم زۆر باش بەڵام باگوێمان لێبێ دەستەکان تا خۆش بێمان دوێنەبێ مەگەر فەرهاد خۆی بزانێ زامی دڵی چەند بەسوێیە تەنها فەرمێسک سەبووری دڵی زەمدار پێتوێیە مەگەر فەرهاد خۆی بزانێ زامی دڵی چەند بەسوێیە تنها
دەستخۆش پێشا بۆ ئاوازە جوانە دەستخۆشیت لە تۆش خات و کیژان ماتونە بوونیت لێکم دو پرسیاری من لوتکەی خۆزگەی تۆ چییە؟ لوتکەی خۆزگەی من ئێمەش وەکو هەموو هونەرمەندانی دنیا بتوانین بەو کوالیتی ئەوان کار بکەین. ئەی خۆت تایبەتی خۆت خۆزگەمان زۆرە وەڵا نازانم بیستا چی بڵێم بەڵام هەموو کەسێک دایمەن بە هیواوە ژی و خۆزگەی هەیە و پلاندانێ بۆ داهاتوولانێ بەیانی خۆزگەیەکی ترم هەبێ بەس لە ئێستا هەرو خۆزگەیم هەیە. هیوادارین بێتە دی دەسەکانت خۆش بێ دوا بەرهەمی تۆ چییە بۆ ئەم شەو؟ گۆرانەیەکی فۆلکلۆرە ئیشەڵا بەدڵی جەماوەرە بێ هیوادارین دواوتێ خۆت ئەتوانی بگەێنی لێرەوە. دواوتەی خۆم زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم زۆر سپاسی ئەنارتی دووەکەم و سپاسی جەماوەرەکەم کە کاتیان تەرخان کرد و گویان لەم بەرهەمانەی من گرت. سپاس خاتونێ پرسیاری کرد و نووسی وتبووی چەند مناڵی هەیە بۆ ئەوی پرسیارەکەی بەهەدەر من دوو کچم هەیە زین و لین زین تەمەنی 4 ساڵ و نیوە لینیش تەمەنی 1 ساڵ و نیوە. تەمەند درێژی بۆ هەردووکیان سپاس بۆ مادووبوونی تۆ هاوڕێیانی ئەزیز ئەم ئێوارش کۆتایی هات هیوادارین سبەی ئێوارەش وەکو ئەم شۆ میوانمان بن و جێ ئێمە لە دڵی ئێوەیە بێت خواتان لەگەڵ فەرموخاتێکیژە زۆر سپاس. Yo